ئەم خانووە دێرینە ماڵی عومەر نەزمیە لە شاری کفری کە لە سەردەمی پادشایەتیدا جێگری سەرۆکوەزیرانی عێراق بووە. شاری کفری بە شاری وەزیران ناسراوە، بەو پێی لە سەردەمی پادشایەتیدا چەندین وەزیری عێراق لەم شارە ژیاون، بەڵام ئێستا دانیشتوانەکەی نیگەرانن لە خراپی دۆخی شارەکەیان. کفریەکێکە لە شارە دێرینەکانی عێراق و کوردستان، بەڵام بێخزمەتیەکی ئەجگار گەورەی پێوە دیارە. کفری دەواازەیە بۆ هەموو کوردستان، یەکێکە لە دەواازە گەورە و گرنگەکان. ومێ دەکەین حکومت بە بەرنامە بە چڕی بێتە سەرخەت و بۆ ئەوەی خزمەتی ئەم شارە دێرینەی کوردستان بکات، چونکە کفری ئێستا هەڕەشە و مەترسی چۆڵبوونی لەسرە. کاتێک بەنێو شاری کفریدا گوزەر دەکەی لەسەر چەندین خان و نووسراوە بۆ فرۆشتن. بەشێک لە چین و توێژەکانی شارەکەش چەند ڕۆژێکە مانگرتنیان دەست پێ کردووە و خێوەتیان هەڵداوە و دەڵێن گەر دەستی خزمەتگوزاری نەگەیەنرێتە شارەکەیان ڕەنگە کۆچی بە کۆمەڵ دەست پێ بکات. لەم دەقەی من و دوو قساکەین 950 خێزان عەرەبی تیانشتە جێ بووە، زیاد لە 1000 خێزان 1400 خێزانی ئەم شارە دەرچووە لە شار دەچوونە. هەوزەم 1200 ئاوای هەر لە ڕۆشتۆتر سلێمانی و 500 لە هەولێرە. ئەمە ژمارەیەکی کەم نییە بەڕاستی، تو 1200 خێزان 1300 خێز تەمان تو کەسابەتی تیان نەماوە، خزمەتگوزاری تیانە، هیچ زانکۆ و پەیمانگایکی تیانە. ئیتر چیت پێ بڵێم، یعنی وەکو لادەیەکی بچووکی لاتووە. شاری کفری یەکێکە لە شارە دێرینەکانی عێراق و هەرێم و تەمەنی بۆ سەروی 4000 ساڵ لەمەوبەر دەگێڕدرێتەوە. شوێنەوارە دێرینەکانی ناو شارەکە ئاماژەن بۆ دێرینەتی قەزای کفری، بەڵام هێشتا سیمای شارەکە و بازاڕەکەیان گۆڕانکاری و پێشکەوتنی پێوە دیار نییە. ئەمە بازاری قەزایەکە کە 120 ساڵ پێش ئێستا قەزا بووە. ئەمە ناوەندی سەنجەقی هەموو شارە زور و گەرمیان و هەورامان هاتوون لێرەوە بۆ بەغا کەرەستەکانیان گواستۆتەوە، لەوێ ساغیان کردوێتەوە و لەو سەرەوە هاتوونەتەوە ئێرە. ئەوە بازاڕەکەمانە لێرانە کە پێڵێن قەیسەری کۆن، شاید حاڵن کە چەندین ساڵ لەوانە لەسەرەوە فندق و شوقەی ئەوان کاروان سەراکان بوو، لە خواریشەوە تەویلی ئەسپەکانیان بووە، کەچی ئێستا شارێکی ئاوا وێرانە کە ناوی بە هەموو ژێنێک بە هەموو شێوەیەک سڕاوەتەوە. دانیشتوانی کفری بەردەوام لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هۆشداری دەدەنە بەرپرسانی هەرێم لە نەبوونی خزمەتگوزاری و خراپی دۆخی شارەکەیان و وەک خۆیان دەڵێن گوێیان لێ نەگیرا، بۆیە مانگرتنیان دەست پێ کردووە. بەڵام سەرچاوەیەک لە نووسینگەی قوبا تاڵەبانی جێگری حکوومەت بە دەنگی ئەمریکای ڕاگەیان بەم نزیکانە گوێ لە ناڕەزایەتەکانی کفری دەگرن و هەوڵی گرتنەبەری هەنگاوی خێرا دەنێن بۆ ئەو شارە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کفری.